ئەویش درێژکردنەوەی باری نائاسایی لە عێراق و سووریا لەلایەن ئەمریکاوە کۆی پرۆسە و شڵەژانی سیاسیەکانی عێراق و بە هەمان شێوە لە سووریاشدا بەدی دەکرێت. ئەمریکا بۆچی بڕیارێکی لەم جۆرە دەدات؟ دەزوەردانە ئەقلیمی و یاخود گەر بڵین دەزوەردانە هەرێمی و نێودوڵەتیەکان لەم دوو وڵاتەدا بەدی دەکرێت، گەربەدی دەکرێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم بڕیارە چ کاریگەریەک لەسەر کۆی پرۆسە سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیەکان دەکات؟ کێشە تائیفیەکان لە عێراق و سووریادا تا ئێستاش بوونی ماوە و بە هەمان شێوە ئەو گروپە چەکداریانی کە ناوبەناو هێرش و کردەوەی توندوتیژی و تونڕەوی لە ناو عێراق و سووریا دەکەن کاریگەریەکانی چی دەبێت لەسەر بڕیارێکی لەم جۆرە؟ من میوانێکم دەوێت گفتووی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم لەسەرم بابەتە. میوانەکەشم بەڕێز خۆشەوی کەمال کا بەڕێزیان شارەزان لە سیاسەتی دەرەوە و چاودێری سیاسین لێرە ڕاستەوخۆ لە ستودیۆ میوانی منن. مامۆستا سپاس بۆ ئامادە بوونێت. بە شێوەیەکی گشتی دەمەوێت سەرنجی جەنابەت لەسەر کۆی پرۆسە سیاسیەکان ئەمنیەکان و ئەو شڵەژانی بە شێوەیەکی گشتی کە لە عێراق و لە سووریادا هەن سەرنجی ئێوە چییە و دواتر بڕیارێکی لەم جۆرەی ئەمریکا چ کاریگەریەک لەسەر ناوخۆی ئەم دوو وڵاتەدا دەنێ؟ سپاس بۆ داوەتەکەتان هەروەها سڵاوی بەزم هەیە بۆ بینەران. ڕاستیە کێشەکانی ئەم ناوچەیە بەشێکی دانەپچراوە لە کۆی قەیرانانەی کە خەریکە ڕوو لە جیهانەکات واتە شەڕی رووسیا ئۆکرانیا کە لە ڕاستیە شەری رووسیا ئۆکرانیا نیە بەڵکو شەری رووسیا لەگەڵ کۆی ناتۆ و بە تایبەتی ئەمریکایە بە سەربازی ئۆکرانی ئەکرێت واتە لە ڕاستیە ئۆکرانیا با بڵێن داشێکی شەترەنجە بەدەست ئەمریکیەکانەوە ئەیجوڵێنن و مەبەست لەوە لاوازکردنی رووسایە و بەهێزکردن و درێژەکێشان بەو ڕۆژهەڵاتی ناوڕاست یعنی ئەو کێشمەیە کێشەی نێوان رووسیا و ئەمریکا کۆمەڵی گۆڕانکاری لەسەر ئاسی جیهان هێناوەتە بایەخی گاز لە جیهانا بەرز بۆتەوە نرخی نەوت بەرز بۆتەوە لەلایەکی کەوە نرخی زۆربەی بەرهەمە کشت و کاڵەکان کە لە رووسیا و لە ئۆکرانیا بەدی دێت بە بەرهەم دەهێنرێت بەرز بۆتەوە مەترسی دروستبوونی بڵاوبوونەوەی برسێتی و هەژاری هەیە لە زۆرێک لە وڵاتانی ئەفریقاوانە لەبەرەوە یعنی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی جیهان کە تووشی بووە ئەم ململانی ئەمریکا و رووسیا طبعا ڕنگدانەوەی بێت لە ناو وڵاتانی جیهانە و لەوانەش لە عێراق و سووریا ئێمە دەبینین نۆی ئەم مانگە ساڵیادی سەرکەوتنی یەکێتی سۆڤێت بوو بەسەر فاشیزم و بەسەر کۆتایهێنان بە جەنگی جیهانی دووەمە ئەو ئاهەنگانیان لە بنکە سەربازیەکەی رووسیا لە سووریا جێڕا رووسیا هەستا بەو ئاهەنگ جێڕانە ئەمە زەنگی مەترسیدارە بۆ ئەمریکا. ئەمریکا ساتێک هاتە ناو سووریاوە هاتە ناو عێراقەوە مەبەستی لەوانە ئەوە بوو کە لە ڕاستیە رووسیا لەم ناوچەیە بە دوور بگرێت. سەپاندن و دووبارەکردنەوەی هەژمونی دەسەڵاتی ئەمریکا لەم ناوچانەیە هەوڵدانێکە بۆ ئەوە و سنووردارکردنی هاویشتەکانی رووسایە بۆ ئەم ناوچەیە لەبەرەوە درێژکردنەوەی ئەم بارەنە ئاساییە بۆ ئەوە دەگەڕێتەوە لەبەرەوەی مەترسی هەیە کە رووسیا پەل بەهاوێژێتەوە بۆ سووریا زیاتر ئەتوانێت لەم هەلومەرجی کە خۆی لە جەنگایە بارودۆخێکی یاخود پەلهاویشتێکی لەم جۆرەکە بۆ خۆڕەڵاتی ناوەڕاست بەتایبەت سووریا و عێراق رووسیا کردوێتی بەکردەوە بنکەی سەربازی لە سووریا بەجێهێشتۆ پشتیوانی حافز ئەسەدی کرد نەخشەکانی ئەمریکای لە سووریا لە گۆڕنا کاتێ ویستیان حافز ئەسەد لە ناوبەرن مەبەستی ئەو شەڕە ئەساسەن ئەوە بوو لە دوورگەوە لە دووبەیەوە
خەتی گاز بکێشن بە عەرەبستانی سعودی و بە ئوردون و بە سووریا بیگەێنن لای تورکیا و بۆ ئەوروپا بگەێنەوە بۆی ئەوروپا لەو ژێردەستیی رووسیا نەجاتی ببێت مانەوەی حافز ئەسەد لە سووریا ئەو نەخشەی تێگا لە و ئەو شەڕە ناوخۆیش کە دروست بوو ئەساسەکەی ئەو کێشەیە بوو اینجا داعشیان دروست کردووە الحاصل داعش وەکاری کەیت هەبوو تەمان بۆ دروستبوونی مەترسیەکان لەسەر عێراقیان هەیە ئەو هیلالە شیعیە کە هەیە ئەبێ بەلایانی کەمەوە دەستەمۆ بکرێت ئەگەر ئەمریکا بیەوێ لەم ناوچەیە خۆی بگرێتەوە ئەتوانرێت ئەم دەستەمۆیە بکرێت بەڵێ بۆ ئەمە ئەبێت تەنازولات بکە لە بەرنامەی لە ڕێکەوتنامەی ئەتۆمیەکەی کە لەگەڵ ئێرانا کردوێتی ئەگەر لەوا ڕێک نەکەوێت ئەکید بۆی ناچێتە سەر ئەو ململانەی نێوان ئێران و ئەمریکا ئێران کە لە بەرەی رووسایە حاڵیەن ئەو ململانەیە لە کوردستانە لە عێراقیشە توموتیشترە بێتەوە چۆن ئۆکرانیا بۆتە مەیدانی ساکردنەوەی ململانەکانی رووسیا و ئەمریکا ئەو کاتە عێراق و سووریاش درێژەی ئەبێت کە وەک مەیدانێک بۆ ساکردنەوەی ئەو ململانەی عێراقیشی تێکەوێت باش لە سووریا وا بووە بەڵام عێراقیش تێکەوێت باشە دەمەوێت بزانم بە دیارکاریسە زۆر باس لە ڕێکەوتنەکەی ڤێنا دەکرێت ڕێکەوتنامەی ڤێنا لە نێوان ئێران و ئەمریکادا ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر کۆی پرۆسس سیاسیەکان لە عێراق و لە سووریادا تا چەند ئەم ڕێکەوتنە وابەستەیە بە پرسەکانی سووریا و عێراقەوە هەڵبەتە ئەوە ڕنگدانەوەی ئەبێتەوە ئێران یعنی ئەگەر هاتوو ئەمریکا درێژە بدابن سیاستانی لەگەڵ ئێرانە دەیکات ڕازی نەبێ بە واژووکردنەوەی یاگەڕانەوەی بۆ ناو ڕێکەوتن نامەیە و فشارەکانی زیاتر بکە بۆ سەر ئێران هەر درێژە بدا بە و گەماروەی کە خستوێتە سەری و ئەو گەماروەیە بەس ئەوان نایخستوێتە سەری هەموو ئەوروپا خستوێتە سەری ینی چکە لە ترسی پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکایە تێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکایە و کۆمپانیای گەورەکان کەسیان نایەن دانوستانەکان بکەن لەبەرەوە ینی ئەگەر هاتوو ئەو حاڵەتەی کە ئیستا هەیە درێژەی پێ بدرێ هەڵبەتە ڕنگدانەوەی خراپیە بێتەوە لەسەر عێراق بە تایبەتی و ئەو ململانیانە زیاتر گەشە ئەکات ئێران عێراق و یەمەن و لوبنان و فەڵەستینیش وەک وەرەقە بەکارهێنێ بۆ فشارخستن سەر ئەمریکا و سەربەرەی ناتۆ و سەر ئەوروپاش و ئەمریکاش لە ڕێی ئیمارات و تورکیاوە دەسەخاتە ناو عێراقەوە و ئەم کێشەی هەناردەکردنی گازی کوردستان و هێنان و بردن و سەردانەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشێکە لەو نەخشەی ئەمریکایە کە بەرەنگاربوونەوەی ئێران بکاتەوە هەوڵەدات ڕێگایەک بدۆزێتەوە بۆ هەناردەکردنی گازی کە نەبەسرێتەوە بە ئێرانەوە بەڵام ئەمە مەترسی کرد لەسەر کوردستان دروست باشە باسە لە دەزۆردانەکانی ئیمارات و ئەو پەیوەندیانە کرد کە لە ئێستادا خەریکە دروست دەکرێت و جۆ بایدنیش هەر لەسەر ئەم بنەمایە دیارە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەرانی ڕایسپاردون کە لەبەر دەزۆردانی ئەقلیمی واتە هەرێمی و نێودوڵەتی لەم ناوچانەیە پێویستە بارینە ئاسایی درێژ بکرێتەوە لە ئێستادا ئەم دەزۆردانانە بدی دەکرێت یاخود ئەگەر بارینە ئاسایی هەڵبگیرێت و کە 22 مانگ بە کۆتا دێت ئەگەری دەزۆردانەکان هەیە لە هەردوو حاڵەتەکە هەیە لە ڕاستیە ئێستا دەزۆردان هەیە یعنی لە هەوڵدانەکان بۆ دروستکردنی حکوومەتی فێدرالی لە عێراقا دەستوەردانی ڕاستەوخۆ هەیە بەدەرلەوە هاتنی سوپای تورکیا بۆ ناو کوردستانی عێراق و ئەم شەڕەی بەرپایان کردو لەگەڵ پێکاکایە بەشێکیکەی ئەو هێرش و پەلامارانەیە ئەو هەلەی قۆستوەتەوە تورکیا کە رووسیا مەشغوڵی ئەو شەڕەی ئۆکرانیایە لەلایەک و نێوەندگیریەکا بەناو لەلایەکە وەک بەشی لە ناتۆ لە بەرەی ئەمریکا چەگەنێرێ بۆ ئۆکرانیا ئەم هەلەی قۆستوەتەوە ئەو وەزعی کە هەیەی پەلاماری کوردستان ژێات هەوڵەدا هێزە کوردستانەکان و هەرێمی کوردستان چ لە کوردستانی عێراق چ لە ڕۆژئاواش ئەو ناوچانە لاواز بکات و تەداخلی تیا بکات هەوڵەکان بۆ دروستکردنی حکوومەت هەر عینەشت ئەوان
هێزە ئیقلیمیەکان دەستی باڵایان هەیە لە ڕێگرتن لە دروستبوونی دەوڵەتێک کە بە تەوافق دروست بێت لە حکوومەتی تەوافقی و ئەوان پێداگریەکەن لەسەر حکوومەتەی کە سەدرەکان پارتی ئەو سلافی لایەنە سونەکان ئەوانە بێنە سەر حکوم. ئەمە دیسانەوە کێشەی کی لێ بێتەوە. واتە لە ڕاستیە ڕێکەوتنی ئێران و ئەمریکا لە ڤێننا بە نێوەندگیری یەکێتی ئەوروپا یەکێتی ئەوروپا زۆر مەبەستێتی کە ئەو ڕێکەوتنامە ئەتۆمیە سەر بگرێتەوە دیسان ئەمریکا بێتەوە ناوی چونکە بۆ خۆی مەترسی لە رووسیا هەیە مەترسی لە ئەوەی هەیە ئەو شەڕی لە ئۆکرانیا هەیە درێژە بکێشێت لە هەمان کاتە نەوێرێ زۆر پشتیوانی ئۆکرانیا بکات نە ئەتوانێتیش دەستبەرداری ئۆکرانیا بێت یەکێتی ئەوروپاڵم چونکە ئەوانیش جیاوازن لەگەڵ هەڵوێستیان لەگەڵ ئەمریکایە هەندێک وڵاتیان ناو خۆیانە زیاتر مەسەن پۆلۆنیا زۆر زیاتر پشتگیری سیاستەکانی ئەمریکا کات ئەڵمانیا و فەرەنسا هێوەرترن بەریتانیا سەرۆگۆزیرانیان هەر جەنگخوازێکی ئاشکرایە ینی سیاستێک پەیڕەوەکە کە هەڕەشەی بۆمبارانکردنی مۆسکۆ کا بە چەکی ئەتۆمی و پێچەوانەکەشی پۆچین کردیەوە. فەڕەنسا ژووکو ئەقلی استراتیژی و سیاسی دیپلۆماسی ئەوروپادا دەنرێت. بەڵێ بەڵێ لەلایەک بەڵام ئیسا محوەری ئەنگلۆزاکسەکان واتە بەریتانیا ئەمریکا فشارەکانیان لەسەر یەکێتی ئەوروپا زۆر زیاتر بووە. فەرەنسا لە هەمویان هێوەرترە لەو بابەتە تەنانەت ینی ئەڵمانیاشان ڕاکێشاوە بۆ نزیک لەو سیاسەتی بەریتانیا ئەمریکا. باشە دێمە سەر بابەتی عێراق و سووریا بڕیارەکەی ئەمریکا چۆن هەڵسەنگانی بۆ دەکرێت بڕیارێکی دروستە فعلەن لە ناو عێراق و سووریادا پێویست بۆ بارینە ئاساییە هەیە کە درێژ بکرێتەوە. لە ڕاستیە ئەمریکا بڕیارەکانی لەسەر بەرژەوەندی خۆیە لەسەر بارودۆخی ناو عێراق و ناو ئێران بە جۆرێک ینی حسابی بۆکە تەمان هەموو گۆڕانکارێک لە ناو عێراق و سووریا حسابی بۆکە بەڵام سیاسەتەکانی خۆی لەسەر بەرژەوەندیە گشتیەکانی ئەمریکا دادەڕێژێت واتە هەموو بڕیارێکە لەسەر عێراق و سووریا بیدات پابندە تا چەند ئەو سیاستێک کە لە عێراقا بە پەیڕەوە کرێت دژایەتی بەرژەوەندیەکانی ئەوانەکە بە پێی ئەوە ئەوان قەرارەکانی خۆیان دەدەن. هاتنی رووسیا بۆ ینی پتەوکردنی جێپێکانی خۆی رووسیا لە سووریایە مەترسی گەورە خاتە سەر ئەمریکا لەبەرەوە چاوپۆشیەکە لە تورکیا بێت پەلاماری ڕۆژئاوا بە هیچ مشکلی نییە هەموو ڕۆژئاواش لە ناو بەرێت کێشەی نییە ڕێگریە کات لەوەی کورد لەگەڵ حکوومەتی حافزە سەدار لە ڕۆژاوایە ڕێبکەوێ فشارە خاتە سەر لایەنەکانی سەدر و پارتی و سونەکان نەهێڵن ئێران باڵادەستی لە عێراقا بێت لەبەرەوە هەموو سیاسەتەکانیان کە دایانێنەوە لەسەر ئەو ئەساسە دایانێنەوە بە تایبەتی ئەو مەسەلەی گازەکە هەیە لە کوردستانە و نیەتێک هەیە لەوانەیە هەشتم هەر لە بۆچوونی سەرکردەکان نابێ کە ئەو هێڵی هەناردنی گازی خەلیج و ئیمارات و ئەو لەوانەیە بە عێراقیشا بینێرن بۆیە لەوانەیە بەرژەوەندیان لەوا بێ کە لە عێراقا بەلایەنی کەمەوە هێزێک نەبێت کە زۆر پشتیوانی ئێران بێت شیعەکان دووبەرەکیان تیا دروست بکرێت و پتەوتر بکرێتەوە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکا دەبێتەوە. باشە پێتان وایە ئەم بڕیارە هەژمونی ئێران لە عێراق و بزیاتر لە ناو عێراقدا کەم بکات و سووریاش جۆرێک لە جۆرەکان بەڵام لە ناو عێراق ئەم بڕیارە هەژمون و دەسەڵاتەکانی ئێران کەمەکاتەوە نەخێر من ینی ئەوە ئەمیش ئاماژە پێ بدەم ساتێک ئەمریکا ئەم هەنگاوانە ئەنێت رووسیا بێدەنگ نابێت ئێرانیش بێدەنگ نابێت هەردوو وڵاتەکە گازیان هەیە هەردوو وڵاتەکە گاز هەناردەکەن هەردووکیان
لە بەرەیەک حسابەکرێن لەگەڵ چینە و ئیسا هندیش خەریکی ئەچێتە پاڵ ئەو بەرەیە کە ئەزانن ناتۆ ئەمریکا ئەوێ هەموو ئەوانە دەستەمۆ بکات کرکوژیان بە کوردیەکەی ئەمان ڕێگا نادەن لەبەرەوە ئەوانیش تا بۆیان بکرێ هەوڵەدەن بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن کە پێک هاتووە لەوەی نەهێڵن لە کوردستانی عێراقا گاز هەناردە بکرێن نێڵ ئەو خەتەی ئیمارات ئەوێ بیگەێنێت بە تورکیا ڕێگری بێت لە هەناردەکردنی ئێران لە گازەکەی و رووسیا لە گازەکەی لەبەرەوە ینی بەرژەوەندە ئابوووریەکانی ئەوانش هەروە ئەخوازێ کە نێڵن ئەو بەرەیە لە عێراقا ئاوا سەرکەوێت بۆیە من پێم وایە لە ئایندەیە لە چەند مانگی ئایندەیە کێشەکانی ناو عێراق زۆر خەستر و زۆر قوڵترە بێت. باشە دوا پرسیار لەسەر پرسی ئیسرائیل دەمەوێت بپرسم ئەمڕۆ پەرلەمانی عێراق لەسەرم پرسە بڕیار بوو کۆ دەبێتەوە لەسەرم بابەتە ئیسرائیل چ ڕۆڵێکی هەیە لە کۆی پرۆسە سیاسیەکان لە جیهاندا لە عێراق لە خۆرەڵاتی ناوەڕاست کە زیاتر لەمانۆ ڕەنگە نزیکایەتێکی سنووری و جۆپۆلەتیکیشی هەبێت لەگەڵ سووریادا هەژمون و دەسەڵات و کاریگەری ئیسرائیل چییە؟ سووریا ببوون ئیسرائیل کۆمەڵێک کێشەی هەیە لە ڕاستیە یەکیان مەترسی زۆری لە ئێران هەیە لە بەرنامە ئەتۆمێکی ئێران هەیە و هەوڵەدا ڕێگر بێکردنەوەی ئێران بە هەموو جۆرێک چەکی ئەتۆمی بەرهەم بێنێت لەگەڵ سووریایە تا ڕادەیەک لە ڕاستیە ڕێکەوتنی ژێربەژێر هەیە واتە ئێرە سووریا سنوورەکانی خۆی بە ئیسرائیلەوە پارێزێت و لەوێەوە قەسەف ناکرێت حیزبوڵڵا ناهێڵن پەلاماری ئیسرائیل بات لەبەرەوە لەگەڵ سووریایە پەیوەندەکانی ئیسرائیل ئەوەنترە بەڵام مەترسی لە سووریاش هەر هەیە کە ئێران ئەگەر هاتوو پەلامار بدرێ هەوڵ بدرا بدات لە ڕێ حیزبوڵڵاوە لە لوبنانە لە سووریایە کە ئەوان کۆمەڵێک هەر حەشتی شعبیش لە سووریای ئەوانش پەلاماری ئیسرائیل بدەن و هێرش بکەنە سەر لەبەرەوە ئیسرائیل زۆر بە وردی چاودێری بارودۆخەکە کات زۆر جار ئاماژە بە ئەمریکادا کە ئەم بەرنامەی پێقبوڵ نییە ئەم ڕێکەوتنامەی ئەتۆمی پێقبوڵ نییە ئەمە وەک چاودێری بەڵام دەسەڵاتی چییە کاریگەری سیاسی و بابەتەکانی ئابووری چیە لەم ناوچانەیە توانی وێتی هەژمونێک دروست بکە پێم وایە دروستی کردووە دروستکردنی پەیوەندەکان گەڕانەوەی پەیوەندەکان لەگەڵ ئوردونا لەگەڵ مەغریبا لەگەڵ ئیماراتە لەگەڵ نازانم لەگەڵ بەحرینە لەگەڵ سعودیێشا وا وردەخەری وردە ڕێەکەون لەبەرەوە پێم وایە ئەو هەژمونەی ئیسرائیلیش هەیە یعنی یەکێک لە هەوڵەکانی ئیسرائیل بۆ گەمارۆدانی ئێران دروستکردنی ئەو پەیوەندیە لەگەڵ وڵاتانی عەرەبیە و بەو شێوەیەش پاراستنی خۆی لە ناوچەکەیە و گەمارۆدانی و عەزلکردنی ئێران لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوڕاستە لەبەرەوە یعنی ئەوان من پێم وایە ئەگەر هاتوو ڕێکەوتنامەیەک لەگەڵ ڕێکەوتنامەکەی ڤێنا سەری نەگرت و ئەمریکا ئامادە نەبوو ئەو گەمارۆیە لەسەر ئێران لابەرێت دوور نییە ئێران هەنگاوی کە بنێت بۆ چڕکردنی بەرنامەی بەلایەنی کەمەوە موشکیەکە و ئەمەش هەر مەترسیە بۆ ئیسرائیل و ئەوە دوور نییە بیانگەێنێتە ئەوەی موشک بارانی یەکتریش بکەن دو پرسیارم لێ کردی بەڵام پرسیارێکی دیکەوە بەمێشکمان لەسەرەوەی کە تا چەند ئەم بارودۆخەی لە ئەوروپا ڕووی داوە پرسی غاز پرسە سەرەکیەکەیە بۆ ئەمریکایش وا دەخوازێت کە زازش بکات بێتە سەرمێزی گفتوگۆ لەسەر سزاکانی ئێران ڕەنگە جۆرێک لە جۆرەکان پێویستی بەو هێزە بەو توانە سروشتیەی غاز هەبێت کە لە ئێراندا هەیە اینجا ئەمریکا زیاتر خۆی بەو ئێران نابەستێتەوە زیاتر بەوەی ئیمارات و دوبەیە بەستێتەوە ئەوێت تا بکرێت غازەکە لە وڵاتانەوە بێت ئەگەر ئەمە بۆی نەچووە سەر واتە
بە جۆرێک لە جۆرەکان نەکرا ئەو بارودۆخەی سووریا هەر سەقامگیر بوو مایەوە بەم جۆرە و ئەوان نەیانتوانی غاز لەوێەوە بنێرن مەجبور بن هەر بە پاپۆر بینێرن بە پاپۆر تەمان ئەوە ئەوروپاتیار ناکات ڕێژەکەی کەمە ئەو کاتە مەجبورە ئەمریکا جۆرێک لە سازش بدۆزێتەوە لەگەڵ ئێرانە بەڵام ئەوان تا ئێستا پێداگری لەسەر زیاتر ئەوەی غازەکەی خەلیجەکەن و هەوڵی ژەدەن بۆ کوردیش ئەو غازە بنێرن ئەگەر پێیان بکرێ بەڵام غازی کوردستانی ژیانی ژمارەی یەکەم ڕێژەی کەمە ئەو ڕادە زۆرە نییە کە هەمان بێ و ساڵانی زۆریشی ئەوێت تا بتوانن ئەو بۆریانە دروستکەن و دەری بێن و بەرهەمی بێن و زیاد بێ لە هی عێراق و بتوان هەنار دەبکرێت. من ئەوساگیان زۆر سپاس دەکەم کار لەم تەوری بەرنامەکەمان میوان بووی سپاس بۆ بەڕێز خۆشەوی کەمەلکا بەڕێزیان چاودێری سیاسی بوون و هەروەها بەڕێزیان شارەزا بوون لە سیاسەتی دەرەوە و ڕاستەوخۆ لە ستودیۆ میوانی من بوون.